قورآنی پیرۆز زۆر گەورەیە، یعنی کاتێکە خوای گەورە و باڵا دەست باسیەکە ئەفەرمێ بەل هو ئایات بەیینات، بەڕاستی ئەوە ئایاتێکە کە زۆر ڕوونە، یعنی قورآن هەمووی ڕوون و ئاشکرایە. فی صدور الذین ئوتوا العلم، لەناو سینەی کیایە؟ لەناو سینەی و کەسانی کە خاوەنی عیلمن، یعنی بزانە خوای گەورە چ پلۆپایەکی یاوە بە تۆ. لەبەرەوە ئێوە کەسەی کە تۆ ئێستا قورآنی پیرۆز لەبەرەکەی بەڕاستی ئەبێ بزانی پێگەکەی تۆ پێگەیەکی زۆر گەورەیە. تۆ زانی پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثەکەی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزای خوای گەورە لە خۆی و باوکی بێ لە سونەنی ترمذی ڕەحمەتی خوای لە ئەبو عیسای ترمذی بە سەنەدێکی صحیحە یێنێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم يقال لصاحب القرآن أو كسيك قرآني لبرا بي ألين للروج قيامت اقرأ بخوانا ورتل بجواني بتجويد وارتقي إن جاء سريشكوا فإن منزلتك عند آخر آية تقرأها ها استاتو لبرت كردوا استا بخوانا وسركوا شويني تو منزل جايتو لنا وبهشت لأخير آية بيروزك تو أي جيتي بوي براستي لبركرني قرآن أو بيجو بلوبايا جوري هي پیغمبر فرمی صلی الله علیه وسلم إن لله أهلين من الناس بالراسي خوای گەورە و باڵا دەست خەڵکێکی تایبەتی هەیە لەناو خەڵکەکانە کەسێکی هەڵبژاردووە خەڵکێکی هەڵبژاردووە ئەمانە تایبەتن ئەهل القورآن ئەو کەسێک کە قورآنی پیرۆزی لەبەرە ئەو کەسێک کە هاوڵی قورآنە ئەو کەسێک کە قورآنەکە لەناو سینەیەتی پێویستی بەوە نییە کە ئێستا مصحفەکەی لەلابێ لە نوێژایی خوێنێ شەونێژی پێیەکە لە ڕێگەوبان دەوری ئەکاتەوە بۆیە فەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خەڵکەیە خوای گەورە ئەم جۆرە خەڵکی هەڵبژاردووە فەرمێ ئەهل القورآن هم ئەهل الله وخاصته بەڕاستی خاوەنی قورآنەکان ئەوەی کە لەبەریەتی و حیفزی کردو لە سینەیەتی ئەوە خەڵکی تایبەتی خوای گەورە و باڵا دەستن. ئاخیر قسەمان خوشک و برا بەڕێزەکانم ئەم قورآنی پیرۆزە کە تۆ لەبەریەکەی ولقد يسرنا القرآن للذكر خوای گەورە فەرمێ بەڕاستی ئێمە قورآنمان بۆ لەبەرکردن و بۆ دەورکردنەوە و بۆ وتن و بۆ فێربوون ئاسان کردووە، بەڵام بۆ ئەوەی کە ئەم قورآنە پیرۆزە لە دەستت نەچێ چکە بەڕاستی سەرمایەکی زۆر گەورەیە بۆ تۆ ئەبێ قسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگاد لێبێ ڕێنمونیەکەی ئەو ئەفەرمێ تعاهدوا هذا القرآن دەسم دامێنتان ئەم قورآنە بەسەریا بچنەوە زۆر بەسەریا بچنەوە فوالذي نفسي بيده لهو أشد تفلتا من الإبل في عقولها ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم سوێن بەو خوای کە نفسی منی بەدەستە لەوشتر سرکترە لە کاتێکە کە ئەبەسترێتەوە ئەگەر بەرەڵایکەی چۆن ئەڕوات و نایەتەوە بۆ لای خاوەنەکەی و دوورەکەوێتەوە ئەم قورآنی پیرۆزە سرکترە بۆیە بەڕاستی بێ قورآنی پیرۆز ڕۆژانە وردی تایبەتی خۆتت هەبێ ڕۆژانە بێ بەسەریا بچیتەوە لێشت تێک نەچێ هەموو بەسەراچوونەوەیەک زیاتر لە مێشکی تۆ ئەچەسپێ و هەموو بەسەراچوونەوەیەک بە هەر حرفێکی دەچاکت بۆ نووسرێ و هەموو بەسەراچوونەوەیەک زیاتر قورآنەکە تۆ ماهر ئەبی پێی کە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة لەگەڵ مەلایکەتە بەرزەکانی خوای گەورە و باڵا دەستن.